Well, number one, I'm very pleased we got a ceasefire. سەرەتا من زۆر خۆشحاڵم کە ئاگربەست ڕاگەیەنراوە. پندێکمان هەیە ئاسانترە ڕێگە بە پشیلەکە بدەیت لە تورەکەکە بێتە دەرەوە لەوەی وا لە پشیلەکە بکەی بچێتەوە ناو تورەکەکە. دەخوازم لەگەڵ رووسیادا دابنیشم هەروەها لەگەڵ کورد و لەگەڵ تورکیاشدا قسە بکەین لەسەر ناوچەی ئارام. باسی ئەوە بکەین کە چی بکەین لە ئاوارە سووریەکان لەوەی کە تورکیا باز لەوە دەکات کە چی خەرجی ئەوە بدات. ئەگەر ئێمە تێگەیشتنمان بۆ ئەوە هەبوو ئەوە خوێنی زیاتر لەو ناوچەیە ناڕێژرێت. سیاسەتی دەرەوەی هەموو وڵاتێک پشت دەبەستێت بە تێکەڵەیەک لە بەرژەوەندی و بەها. سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەردەوام پشتی بەستووە بە هەردووچیان بەڵام زیاتر بە بەهاکانی لە بری بەرژەوەندی. سیاسەتی دەرەوەمان بەردەوام بەهادار بووە وەکو ئاکاری هەموو مرۆڤێکیش هاوڕێکی خۆی بەجێ ناهێڵێت بۆ سەربڕین. بەڕاستی دەترسام ئەوە ڕوودات لە پرۆژە یاسای یەکەمدا کە ئەنجومەنی پیران و کۆنگرێس تاوتێمان کرد. بەڵام هەر بۆ ئەو یاسایە گۆڕانکاریەکم پێشکەش کرد کە ڕێگە بدرێت بە سەرۆک بە بەکارهێنانی هێز لە کاتێکدا ئەگەر تورکیا کاری خراپ بکات دەرهەق بە کوردەکان. لەلایەن هەردوو لایەنی دیموکرات و کۆماریەکانەوە بربەستم بۆ دروستکرا. هەندێکیان گاڵتەیان پێکردم و وتیان ئەوە هەرگیز ڕوونادات. بەڵام ئەوە ڕوویدا. ئەوە مەترسیدارە لەبەر ئەوەی خوێن دەڕێژێت. بڕیارەکە مەترسیدارە لەبەر ئەوەی کوردەکان هاوپەیمانمانن. هەروەها مەترسی ئەوەی کاریگەریمان بۆ سەر هاوپەیمانەکانی تریشمان هەبێت لەبەر ئەوەی خوێن ڕژاوە. دوجار ئاماژەم بەوە کردووە کە پاشماوەی داعش هێشتا زیندون. ئێستا پێویستە چی بکرێت؟ پێویستە چەمکی دامەزاندنی ناوچەی ئارام بە پێی مەرج و ڕێکەوتنەکان بێت و بەسوود بێ بۆ هەموو لایەک لە نێویشیاندا هاوپەیمانە کوردەکانمان. هەروەها ئەو ڕێگەیەش کە ناوچەی ئارامی پێ دروست دەکرێت. بەڵام ئەوە کاری سەرۆک نییە بچێت لەوێ ئەو کارە ڕێک بخات. ڕێگەی دروستکردنی ناوچەی ئارام بە دانوستانی لایەنەکان دەکرێت لەسەر مێزی گفتوگۆ کە چۆن ئەو ئامانجانە بپێکن کە ئێستا قسەم لەسەرکردن. پێویستە ئێمەش لەوێ بین. دەمەوێت سپاسی وەزیری دەرەوە جێگەی سەرۆک بکەم بە گەیشتن بەم ئاگربەستە. پێویستە لەسەرمان کات بە شێوەیەکی باش بەکاربێنین. باواز بێنین لەسەر زەنشکردنی یەکتری ئەوەی ڕوویدا. ئەمە زۆر زیاتر لەوەیە کە دەست بەسەر هەندێک خاکدا بگیرێت. سیاسەتی ئەمریکا لە خۆرهاتی ناوەڕاست هەروە بووە. دەبێ بەردەوام بین بۆ هێنانەکایی ئاشتی لەوێ. سێ هێزی گەورە و سەرەکی هەن لە خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەوان ئێران، تورکیا، سعودیە. بەردەوام کارمان لەسەر ڕاگررتنی هاوسەنگی هێزە لە نێوان ئەو وڵاتانە تاوەکو هیچ کام لەو هێزانە باڵا دەست نەبن. وەک سیاسەتی دەرەوەی ئەمریکاش زۆر لەسەر ئەوە کارمان کردووە کە ئیسرائیل بەتوانای خۆی بمێنێتەوە. ئەگەر ئیسرائیل هەست بە هەڕەشە بکات ئەوە شەڕ دەکەوێتەوە. ئیسرائیلەکان ناچنە ئەو ناوچەیە و خەڵکی خۆشیان لێ بەکوژ نادەن. هەر کات لاسەنگی لە هێزدا هەبوو لە ناوچەکە بە تایبەتی وەکو ئەوەی ئەمڕۆی تورکیا کردوێتی ئەوە مەترسیە و کاریگەریشی بۆ سەر تەواوی جیهان دەبێت. ئێستاش کاتی ئەوەیە ئەوە چاک بکرێتەوە. ئەوە باشترین هەواڵە کە بیستی بێتم لە دوای ڕاگەاندنی ئاگربەستەوە. باواز بێنین لەوەی کە کێ کۆماریە و کێ دیموکراتیە دوای ئەوە بکەوین کە کێ لەسەر ڕاستیە و کێش هەڵەیە.